خۆشەویست گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیزمان لەگەڵا قسە و باسەکەین لەسەر ئێدام و وەزیەتێکە لە کۆمەڵگای ئێرانە لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامی هەیە. پرسیارەکە و تیتری بەرنامەکەمەدا ئایا ئێدام نیشانەی سەرلێشە ئێدامکردن نیشانەی داماوی و سەرلێشێواوی ڕژیمی جمهوری ئیسلامی نییە. هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەگەر دەنگی منەبیسی خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بعد بۆی هەڵی ئەوکە مختان لە اختیام ناقەدا ڕزی ئەختامیشتن بۆ بینندگە لە ئەم بەرنامە فەرموو. زۆر سپاس بۆ تۆش هاوڕێ ئیسماعیل. یەک لەحزە ببوورە بە پوزش لە بینەرانی ئازیزێک مشکلێکی چکۆلەی فەنی هاتە گۆڕەوە. هاوڕێ ئیسماعیل لە بەرنامەکانی ترە بە دقت تۆ چەند نوکتەی زۆر مهمە جملە بەیسا پێشەوە بچینە سەر مەسەلەی ئێدامەکان هەروەکو ئاگاداری بەسی داغی بەیسلا ئەم دەورە جملە مەجلیس بەیسا ڕێی ئێعتماددان بە کابینەی پزیشکیان جە و فەزایەکی لە کۆمەلگایە بەیسلا دشت بە جمهوری ئیسلامیش دروست کردوە وەلایەتریش و شەڕی ترۆریستی بینی دەوڵەتی جمهوری ئیسلامی و جەریانهای ترۆریست لە منتەقە سەر بە جمهوری ئیسلامی و لایەترۆ دەوڵەتی ئیسرائیل کە ئەم شەڕ و خوێن ڕێژی و وەزیەت و فەزا نائەمنەی کە لە کۆمەلگایە دروست بووە نەتەنیا لە ئێرانە بەڵکو لە منتەقەشە تاثیراتی فەزایەکە ئەم شەڕە و ئەم تەبلیغاتوە لە منتەقە دروستی کردووە. پرسیارەکەمە لەسەر ئێترازاتی خەڵک بە تایبەت کە لە دووەمین ساڵگەردی قەتڵی ژینا و مەوجی ئێترازات و ناڕەزایەتی ئەم وەزیەتە ڕوبەڕووین لە پەنای ئەم فەزای جەنگی و وەزیەتە نالەبارەی کە جمهوری ئیسلامی بۆ کۆمەلگای ئێرانی خولقانوە شاهدی ئێدامایی وەسیع لە کۆمەلگای ئێرانە هەی و ئەمە ئایا توانێت ئەم جوڵانە و ئێترازات و مبارزاتە بە شکست کێشێ ئایا ئەمە نیشانەی تەسەلوتی ڕژیمە کولەن داستان لە نەزەر ئێوە چۆن یەبین و ئەم مەسەلە چۆن چاوڵێکەن؟ بەڵێ با من چەند نوکتە بێژم لە ئێرتباطەکەم تۆزیحاتەیەوە کە دەبێت خۆیان کە چەندین بەشە کە چەندین پرسیاریەتەوەمەە ئەوەتە بین لەم شرایەت و زاحواڵی کە ئەم کابینەی ئەخیر کە مەسئولیت پزیشکیان کردووەکە لە مەجلس ئیسلامیە بەقۆڵ خۆیان کاڕێی ئەحتمالیاندا پێ ملیۆدەشتانە کە دەستکا بەکات وایەم بەسا توانیت پرسیارە بێتە بەرەوە چوون زمانی کە مەسەلەی مەسحەکەی بەناو انتخابات کە مەطرح بوو بە شێوەیە متەواداین لە دەوڵ و سڵنا ژەندن کە بەڵحاڵ ئەمە هاتکە ئێلا کابرا کادەما کادەوا کات ملیۆدەشتانە و بەنەوەی کە مەسەن کە بتوانن تۆهمێک لە جامعات ایجاد کردن کە ئێستا مەلوم کەشتی پاسکەڵی تحت عنوان و مەسلەکە ئێستا ئەمە گەرەکە نسبەت لەم شایەت وەزاحوڵە فەخر و فەداکەت بێداری و نابەرابەری هەیەکە و وجودی نازانم گەلە هەیە حزب الله و ڕۆح الله و نازانم چ قڕژیان خیابان بێسا شایانوەگە بۆ ژنانێکە بێسا محەجەبنین و ئەمانە بە شایەت بکەڵ و وەحشەتێک لە جامعەکە وجودیت ئەو وەختە ناسەر و سامانی کێدات و ئەمانە دوایێتەوە بە قۆڵ دنیا بڵێت بەڵام بە تۆ واقعی شخصێت چێت بوو هەلوعانیشە ئێمە قیدوان مەسەڵ خودیۆ بە حزب حکومەتیست کە باسمانێک لە مەساحبەی قبلیا کردە لە بیرشانم بێکرد وتم ئەمە جرایانێکی وێسا چیت و پرتە هیچ نییە ئەم کەسێک کاتکە بە عنوانەوە تحت عنوانی ڕێی جمهور بێسڵا کە انتخاب بووەوە خۆی کابینەکە گشتی ئابداچی بێسڵا جرایان وەلایەت فەقیە ئەمانە هەمان تراوەمە سیاست هەیە تا ئیسێ
أم دولة الإصابات حدود 400 موجودة الحكومة الإسلامية إيران وأما مسألة فقر وفلاكة من برابرية للجامعة لازم نهاية متفاوت بالاقتصادي الاجتماعي كوجود يصيرون جولشتانا لهل مصيبتك الاجتماعية وخدمين توعي كجمهورية إسلامية بعدين كيبوغا أما مجموعة كسانة كموجب أنواع كابينة كوجود يعني شان مسي بإصلاح لتحكيم وتثبيت أما مسألة بإصلاح تداوم حاكمية النانجين وزد الإنساني حكومة الإسلامية إيران دوابيتو معنا فعالي بوغن نقشيان بوغن نقشي أساسيان بوغن معنا كما سنكسر النصر البزشيان كما التواشاكي يكي مثلا مدة هاي وسيعة كان معنا المجلس الإسلامية نائب رئيس الإصلاح المجلس بوغن بسدود وقتها أمانا مجموعة مسائل لكن توهم وغنيان أوسا كرسا حكومة الإسلامية كبتواني با حاكمية لنجي خوي لو جامعة بإصلاح إدام ده يعني لو وقع تداوم حاكمية الإسلامي بنا بشاعت وزح وضي كدوية شينا سليم مؤلفة كذلك مثلا كسن يقول يا حكومة الجوز دستور جامعة وقشيان بيه معترفا أوسا وسم مشغلة أصلي وأساسية وتوت لا شيء نفسك بس أم حكومة ده وتيسر نقولي بإصلاح نجاتي بدن وشن سباعتي بتواني با حاكمية ننجي وزد الإنسانية خوي إلى ذلك وبويا مقصود بزشكيان كبعنوان رئيس جمهور كاتكا وقشت أو بإصلاح أو كادر كبصاب عنوان كابينة دولتي كشيان أبدأ شو حكومتنا وشبوها دولوهات ومانا كباسي لكوتي من لا ولاية فقيه ولاية فقيه نقبس للشخص للسياسة اللي كابنو السياسة ولاية فقيه وكبحكومة حكومة الله زو بوغم باشا زو عملا نشاين دا كبصا ملتجات دا قشيان هنايو هلقا أو جامعة أو الجامعة كدانش دانجو ودانش كده بزشكي توليزا كازكا زو بوغم وهل كوقت كدويكا كابينة كي كوقت كما سنك يومانا وتي أم كابينيكا بيصا بمشورد وبتأييد أصلي تأييد أصلي وقلياوتي ولاية فقيه بنا أخوان بنا بيصا الله بنا انقلابيا علي خامنئي بيصلا إنوغا انتخابوها أو نوع معرفين كلها ومكمل الإسلامي يقدس جواد ودو سلوج هاو ديانو بلديانو فلان في ساد كراين داكي حتى من يبني بالموضوع ده سلام مجموعة مسائل أما نشاني بومبستي واقعية بومبستي واقعية كحكم الإسلامي إيران فيها خارج كلها تواشي وزير بين الملي تواشي وزير اقتصادي وزير سياسي وزير اجتماعي وزير فرنجي وباعتبار بوني كلا كل بصار دورانيا زيادة لها الوقت لجامعي إيرانا كوثمان أو حركات وزاح والله كما سنكبوك كنموني أو جاكي ده بصار شيء بزار شو أصوبيا كوكولا أمنات ومعنى كبصار جامعي كأمدوارا ومعتقد وأثاني وخبائي كتواني الجمهورية الإسلامي سنبوكا والجمهورية الإسلامي لرأس وتأخواروا بو إيمانيا بايك كجامعة تسيمك سنبونيان كات وأما تقاولك الجديد عليك وبساقن جاء أمريكا لم بابا سوا كاتكا أم شريعة وزاق والله أشي جامعة متوهم نريد بزشكيان دولتك كقشي إدامة همان سياسة تايسي حكومة الجمهورية الإسلامية لنا وبريبيدان بتبعيز نابرين بعد اقتصادي سياسي اجتماعي فرنجي وجير باكدن هاتشي فتوقع اجتماعي إنساني ومتى يبد مسألة جنان وكريكالان ومجرشتان مثلا بنونا تواشاقي كمثلا بارستالان تواشاقي مثلا كاغانا راقنا بارسواقنا لزمين هاي متفاوتة أو زحواليكا أما بو أو هاتكن كبيصا كبت واني شن صباحي بقبل النينجيني الجمهورية الإسلامي حتى الجامعة بلانا كدوات انتخاباتها كوات تلاشي يكون مجرشتانا كمثلا هاتشي تلاشي يكون مجرشتانا بدنا 10 مليون نفر نشوف باي بإصلاح أما سحكي انتخاباتها نشاني دا عملا المحكومة الإسلامية الآن كبيصلاح قريك محكومة الإسلامية جاء كمثلا مسائل كيشد موقعيتي شد تواني وكسيرة كانت كنت منيج دا شوات شوال جاتي كبس مكيشة زور سپاس بۆ تەوزیحەکانت تۆ بە زۆر نکاتی ئەساسی ئیشارەت کرد ئەز جوملە بە خیزش و ڕاپەڕینی خەڵک لە 1401 جەریانی پەیسا بەناو جنبشی ژینا هەر الآن و بالفعل دەبینین ئەم ئێتراز و ناڕەزایەتیە بەتایبەت لە تەریقی پەرستارانەوە کە لە چەندین شاری گەورەی ئێران ئێتراز و مبارزەیان کردەوە و دەستیان پێکردووە تۆ ئیشارەت بەمانە کرد
باتەوەجە بەم فەزایە و بەم هەموو ناڕەزایەتی و تەنەفرۆقین و تووڕەیە بەرحەقە لە جمهوری ئیسلامی بۆچی ڕژیمی جمهوری ئیسلامی ئاوا ڕاحەت دەستی بازە دەسوودڵی بازە بۆ کوشتنی ئینسانەکان و بەناو ئێدامکردن وەمە قەتڵێکی ئاگاهانە و کوشتنێکی ئاگاهانەی ئینسانە ئایا ئەمە تەناقوزێک نییە لایەک و ئەم هەمووە بۆهران و بەیسا بوونبەستانەی جمهوری ئیسلامی و ئەو شتانی کە دەرگیریەتی و لەلایەتریشۆ لەژێر ڕکێفی ئێترازات و مبارزاتی وەسیعی خەڵکی ئێران بەشای جۆراوجۆری ئەم کۆمەلگا لەژێر ڕکێفی ئەمەیە ئەمە تەناقوزێک بە نەزەر ناگە لایەکۆ ئەم هەمووە ناڕەزایەتی و مبارزە و ئێترازە وەلای کشە جمهوری ئیسلامی ئەنگار نەئنگار موشکلاتی نییە دەسە خەڵک دەگرێ و دەکوژێ و ئێدام دەکا نەهایەتەن لە مقابل ئەم وەزیەت و تەناقوزەدا دەبێ خەڵک چ بکەن بەڵام یەک مەسەلەی مشخصە کە وەختێک کە وتمان هاوردنە پزیشکیان کە بەناوڕێی جمهور دەستنۆخی کردیانەوە دوو کابینەی کە مەسەن بە تەییدە عەلی خامنەئی و کل ئەسڵ بێسا نظام حکومەت ئیسلامی ئێران کە توانی دیانە بێسا ئینکەنومانە ئەمە نیشانەی بومبەست و واقعی حکومەت ئیسلامی ئێران لەبەر اقتصادی سیاسی اجتماعی بێسا وەزیەت منتەقەی بینالمللی لە زمینهای متفاوتەوە هیچ ڕێگەی بێسا دەستبازبوونێکی نییە جمهوری ئیسلامی کە ئەم مۆقعیەتی ئەوە هەست و ئەم ئۆزا ئەحواڵیشتە ئەم شرایطەکە بووە کە من تەکیدم کرد کە جمهوری ئیسلامی ئەزانی جامعات تەسلیمی گرگا بەێسا بە سەندبوونی نەک تەسلیمی گرگا بەڵکو ئێعتقادی پێیا کردگا ئێعتقادی و ئومیدوارە و حکومەت ئیسلامی ئێرانیش معتەقدە کە جامعە کەمەر هەمەتی بەسکە بۆ سەرنگونیەکەی سەرنگونی کات بەڵام لەم رابطە کە مەسەن کە وەختێکە تەواشاکەین ئەم دوو شتە کە چووتە بەرامبەریەکەوە کە وێساگە بەڵام جمهوری ئیسلامی هەتا کەوەی کە بۆ کریاکە کردی لە کوشتار لەمدا نسبەت بە زەمینهای متفاوتەکەی کە مەسەن من چەند نمونە بێتەوە لە دووەمین ساڵگەردە خێریشی انقلابیە کە بەێستا کوشتنە ژینا ئەمینی لە 25 شەریوەرەوە کە دەست پێ بوو بەێستا جەرەقەیەکی واقعی کە وەکو ئاتشفشانێک کل جامعە ئێرانی گرتە بەرەو ئەمانە کە بەقەوڵ معلومەتی ئەو خێریشە ئیسە بە شێوای متفاوت بەردەوامە ئەمە وەکو خۆرێک لە بنەڕەتەوە لە بنەوە لە بنیانەوە کە بکەسە بەقەوڵ معلومەتی پایەگەل ئەساسی حکومەت ئیسلامیان لەبار سیاسی اجتماعی اقتصادی و ئەخواتەوەیانی کە وخوایان معترفن کە ئەم احتیاجات اجتماعیە مەسەلەی ئانی نییە مەسەلەی کە بێسا بەرئەساس ئەو زمینە واقعی اجتماعی وجودیت ویسەچن بەردەوامە منتها ئێبراز وجودێکی اجتماعی کە وەختو مەسەن دوای 5-6 مانگ کە مەسەن دوای مەسەلەی 25 شەریوەر 1401ەوە بەم شێوە وجودی نییە تأمغيافة سازمان لو عمق الجامعة لزمنها متفاوتة كما سن وجود يز عليه موجودية حكومة الإسلامية تناشكا أزاي حكومة الإسلامية خوي أمادك مثلا تو حساب كمان مين داني لقى لو ولي شو بكل أصل عقدي وكتانيش كمين مثلا جماعاتي قالك يعني كما مثلا شو بحاجة قالك يعني كان تبوكين كان تصور كانوا جوشنا هو معلومة يصير هل إنساني كما مثلا ناخذ كما مثلا عقبة نأشنا من مينا نخوي هذا بدو بيصاوضك بعد تشيل بعد كدايم ودايم بس كده صخر العامي كنا مجرشتنا كي كاتو معنا زاني كمثلا رجع بعض كشتكينية رجع وجهي كم فدا كاريكا بس جامعة شاكا جامعة مثلا سدوس كمثلا كالآن كمثلا إذا وجود اجتماعي كا وبيصا أمس نقولي هالشي بدو مرتي سنقولي هندا أمس سيد البنيان بالكنا كبقوا هل أمن ممكن مثلا كبيت الرجاء لو جامعة أما حكومة الإسلامية أما وزير جامعة عسكر أو خليشة إشتا بدو بالخلاف كساني كما سنة جدا نما تو بتشوف بيكاري أم جلسنا وأخوان ما عندهم يخسروا كبيان وين ما جا شون فقط فلاكن نابرا بري زمن كل مصيبتها اجتماعية مواد مخدر وفلان في سيارة كدو جامعات تنفوشي كواتيبينين إيش نعمل دوامة والجمهورية الإسلامية تلاشى كبسا أما بالدوام تد وبهذه فتيك لنا الجامعة أمريكا كجامعة وتعيس كان تلاشى كجامعة بل نتواني مستأسدكات نوع ميديكات أمو مسألة جديدة جاء مسألة ماشين كشتاري الجمعية قتل عام الجمعية كخصيصة لقى كما سن دوباره جمهورية الإسلامي لأول سركات هاتنية وكما سن بيشدوا بهمن وكبيصا تحمل يعني كتبوا الجامعة بناو انقلابه وبسركوت انقلاب يا باش كساكشا بس إذا أعدام كنوا قتل عام الجامعة ولازم نهاية متفاوتة باشا تحت عنوان بيصا الدفاع عن انقلاب وفلان في ساوي أصلا وتش بانقلاب ونبوة وأخوي بيصا زد انقلاب يجي حكومة كانت السركات بيصا عامدانا
سازمان یافتە هەدەفمەند قەتڵ عامەکە لەو جامعە وەنەتیجەکەی بینی کە مەسەن ئەگەر فرە دوور نەچینەوە لە 1400 نیشانی داگە وەیتێک ئەم ترسەی هەست مەسەن جمهوری ئیسلامی لە ساڵ 2023 38 نەفەری ئەعدام کرد لە جامعە ئەوەڵینکە شوێ لەسەر دنیا لە ئەعدامیان کە مەسەن کەگەر لەسەر دنیا کە مەسەن بەنسبەت جەمعیت حسابیکەین کە لە شوێنی وەکو چینا کە مەسەن ئیعدام وەمانە موجود هەست 1 ملیارد 400 ملیۆن نەفەر کە مەسەن یەکەم کشوە بێ ئێران بە 85 ملیۆن نەفەر و مەسەن 75% ئیعدام کرد تو دنیا لە ئێرانە کرد لە ساڵ گەشتە ئەم ساڵ لە ساڵ جاریە چە ساڵ 2024 لەم هەفتەش مانگای ئەخیرا 380 من یاداش 380 نەفەری ئیعدام کرد ئیسا حساب بکە بعد لە مۆردادمانگە لە ئێرانە 106 نەفەری ئیعدام کردە ئەم ئەوزا ئەحواڵ وشتە ئەم شەرایەت و ئەوزا ئەحواڵە کە بێسا ئەم ئیعدامە ئەم بێسا بەدێشاو هەدەفمەند سازمان یافتە تحت عنوان مواد بێسڵا معتاد مواد مخدری کردە نازانم قەتڵ عەمد و ئەم جۆرە شتانە ئەو خۆی گەورەترین قاتڵە گەورەترین بێسا مجرمە دوای کە مەسەن گەرەکە نیشان بە کە مەسەن ئەو کەسێک ئەگەر نزاعێکان کەسی تری کوشکە و جۆرە شتانە دوای ئەم عەداڵەت بە خارەکات و جۆرە شتانە کە بەسا خۆی ناعادڵترین مجرمترین حکوومەتی کە لە دنیا کە وجودی هەست وبێ مردم تەلاشکا بێسا سەرنگونی کاس لەم بەخاتر مەسەلەی فەقر و فەلاکەت و نابەرابەری نیست ئەمریکا بەخاتر ئەم گشتە مەسیبەتە کە مەسەن کە تەحمیل یەکات ئەمە جا ئەمە نیشانەی چ هەست بڵانە ئەوڵەن ئەم لێشاوە لە ئیعدام کە خەسیەتە ڕێگا کە لە مۆردادمانە کە 106 نەفەری کردی بڵانە نزیک بوونەوەی بە ساڵگەر وێسڵا خیریش انقلابی 1401 ئەمە ئەو مەجوو مەسایلەسا کە گەریکە لەسەر مەسەلا فەزای دەڵەم و وەحشت فەزای لەوەی کات و جۆرەشتانە کە وێسڵا ئەزانۆ کە مەسەن وەحشیە هەرچی کاری دەستێت ئەمە جاتون پرسیارکە ئەی مەتەناخ نیە نەمەتەناخ نیە بە یەکەوە بە نەزەر من ئەمە زەربەیەکی پیشگیرانەز ئەوەتە دفاعێکی منفعلانەز گرەی بە فەزای و وەحشت کە باعیسەوە بێ کە مەسەن بەر بە ئبراز وجود احتیاجات اجتماعی لە ساڵگەر دومی ساڵگەر خیریشە انقلابیە بگێت و ئەم جۆرە شتانە و بۆیە ئەم ماشین کوشایەتەوەیگە ئەمە نیشانەی ناومیدیە نیشانەی ئیستیساڵە نیشانەی قودرەتمەندبوون و ئەم جۆرە شتانە نییە نە بە نەزەر من حکوومەت ئیسلامییان بە سەر ئەوزاع مەسەلەت نییە باشە کافیە لە جۆ فەزایکە کە مەسەن دوای مەسەلەی مەسڵەکەی انتخاباتە ئەگەرێکی وە ئەم بە جامعە نیشان بە دنیا کە بەڵێ مردمی لە ئێران ناتوان و خۆیان انتخاب بکەن یان نەکرد 40 ملیۆن نەفەر باشە ڕۆژێکیان فەسادە 40 ملیۆن نەفەڕی پێ نەدا یعنی ڕۆفراندوم و عەمەڵە وتی بە حکومەتی ئیسلامییان نا بەدێ بچۆ جا ئەمەیە دوولەی تفەنگ زیندان شکەنجە ئیعدام ئەم مەرگەلە هەیە حزب وڵا و نازانم ئەنسار وڵا و ئەنواع سامەکەی لەوە ناو جامعە باشە فرسەت با بێژێ مەسەن 5 ساعت مردم ئازادە چێ گرتان چێ بەسەرتێت جا ئەمەیە ئەمە نیشانەی ئیستیسالە نیشانەی ناومیدیە ئەم لێشاوی ئیعدام لە کریسیەڵێگا نیشانەی قودرەتمەندبوونی نییە زەربەیەکی پیشگیریانەست بۆ بەر بە بێزات اجتماعی بێت بەڵام چکردن لەسەر ئەم قەزیە چه تەوەقعی بێت لە جامعە ئەمە مەسەلەیەکی جددیە توانین کە مەسەلەگەر وەخت بۆمانە متاسفانە بە ئاخری وەختەکەمان ناتوین و ناتوانین زیاتری دامێ بدە هیوادارین لە بەرنامەکانی داهاتووە لە چەند هەفتەی ئایندا بتوانین زۆرتر سەبارەت بەم مەسەلە قسە و باسکەین وەختەکەمان بە پایان هاتووە و سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆی وەش مەمنون بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتینە کۆتاییەم بەشەش لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ